ئەو کورتە ڤیدیۆیانەی یان ئەو تۆمارە ئابڕووبەرانەی لەسەر عەبدولەتیف سەلەفی بڵاو کرایتەوە، یعنی گفتوگۆیەکی زۆری هەڵگرتیە. من بۆ خۆم باوەڕی 100% هەیە کە ئەوە ساختە نییە ئەسڵە. لە دوورە ئاوڕێیان چێ دەیەوێ بابچی کورتە ڤیدیۆیەکی زیرەکی دەستکرد لەسەر هەر دەنگێک بکا بە زمانی کوردی، بزانە کوو لە دوورە هاوارەکە لەبەر ئەوەی زمانی کوردی لە نووسین و لە قسەکردن لە زیرەکی دەستکرد جیایە، زۆر جیایە. پاڤل و قوبات دەنگێکیان بڵاو کراوە بە زمانی ئینگلیزی، کەم کەس هەستی پێ دەکرد، ئەوجا هەموو کەس هاواری دەکرد، دەگوت کاکەوە ساختەیە فعلەنیش ساختە بوو. ئەوجا زمانی کوردی زمانێکی پرۆفشناڵ نییە هێشتان لە ناو زیرەکی دەستکرد لە دوورە هاوار دەکرد. خۆ قڵەکیان لەسەر من کردیە، دروست کردیە لەسەر ئەوەی کە گواداوای لێبردنم لە عەبدولەتیفی. بڕۆ بزانە ئەڵڵە و شێوەی کوردەکە دەرێ بەغەڵەت تێم مەگەن دەرێت تورکمانەکە قسە دەکاتن، یعنی هاوار دەکە زمانی کوردی لە دەنگ لە جوڵەی ئینسان لە دوورە هاوارە. بەڵام باشترین شتەوەیە زیرەکی دەستکردە و معامەرەیە و ئەوەیە. ئەگەر عەبدولەتیف ڕاز دەکە با سوێن بە قورئان بخواتنە بەرچاوی خەڵک. ئەگەر عەبدولەتیف ڕاز دەکە با برێت ئامادەم لیژنەیەکی لێکۆڵینەوە تەکنیکی ئایتی. نازانم حکوومەتی هەرێمە لۆ چ بە کەڵک دێ، کاکە بڕۆ لیژنەیەکی تەکنیکی لەسەر ئەو ڤیدیۆی بکە بیدا ئەوە میدیا. یعنی خۆدایان شوێن هەیە کە ئەوە ئیسپات دەکات، چەندە ئەوە زۆر سادەیە. بەڕێزان ئەمە خاڵێک لە خاڵەکان. خاڵی دووەم کاک ئەوانە کەسانی پۆپولارن، دیارن، هیچ ژیانی تایبەتی نییە، هەزاران کەس لەژێر دەسەڵاتی ئەوانە پەروەردە دەکرێت. بۆیە زۆر گرنگە ئەو دۆستیانە بکەویتە ناو میدیا. خەڵکێکی ئاسایی نییە بێ پلە و پۆز بی یان کاریگەر نەبی لە ناو کۆمەلگا. و ئەوە یەکەم جاریان نییە، وەرە سیرکە ئەوە دووەم جاریتی عەبدولەتیف سەلەفی کە جارەکەی تریشەمان ئەوەی کرد، مەلا هەڵۆ دەنگێکی لێ بڵاو بووە، مەلا مەزهەرەفەندی بڕوا بکە. یعنی ئەوە چەندەمین جارە ناوی کەتە ناو میدیا کە مسیار بازی کردیە، لێی کەشف بووە، پشتیوان سادق لۆی سڵح کردیە. یعنی حوسێن گرچاڵی کاکە لە ڕوودا و چ فەزاعەتەکی لێ بڵاو کراوە. نازانم لۆ لیژنەی وەزارەتی ئەوقاف دۆسێکەیان مرانچ، یعنی بڕۆنەوە لە ڕوودا بڵێ حوسێن گرچاڵیە یان نا ئیلا ئاخیر. یعنی دەیان هەن حتا لە ناو مەسیحیەکانیشا نابینی وا دەکەن پاپایەک دەگیرێ لەسەر منداربازی. یعنی من ناڵێم، یعنی نەزانین چییە، لە ئەلمانیەکان لە هەموو ئەوانە هێزەکانی تر هەمووی ڕوودەدا، بەڵام ئەلمانیەکان وەکو ئیسلامیەکان ئەوەندە قسەی بریقەدار ناکەن لەسەر مەسەلەی سکس کە حرامە و زینایە و نازانم چییە و ئاگری ئەوە کەچی. یعنی ئیسلامیەکان لە هەمووان هەتا لە ئەوروپا برێم ببورن لە وڵاتە ئیسلامیەکان، هەتا لە داعش بزانە چۆن مامەڵە لەگەڵ ژن دەکەن، یەکسەر دەیکردن و شەوێ لە کنیەکەچی بی حاڵەتەکە گەلەگەلێک زۆر جنس، هەتا بەرتیلدانەکەشیان لە بۆ ئەوە 72 عۆری. بڕۆ زۆربەی خوتبەکانە سەر 72 عۆری وەسفی جوانی حۆریەکانە، بەس مێشیان لەسەر سێکس. قسەی مە لەوەدایە کاکەت نازانم، ینی ئەو حکوومەتی هەرێمە ئیشی چییە؟ کابرایەکی ڕابەری سەلەفی ئایتی هەیە ئێ باشە باوە ئایتێک لای بکاتەوە بەنمونە. کاکە ئەو لە ژنەی ئەوقافەیە بانجی ئەوە بکەن، سەلەفی کەم بڵێن وەرە سوێن بە قورئان بخۆ، ڕەنگ شەرمەک بکات. ئەگەر ئەوە چیارەکە رەسۆ دەرێ وەڵی معامەرەم لێ کرد، معامەرەی چ وەڵی 100% ڕاستە. جوڵە و دەنجی زیرەکی دەستکرد لەگە ئۆریژینال ئەردوو ئاسمانی و زۆر شەرمە لۆ پیاوانی ئاینی ئاوە خەریکی بەس ژن و ژن خوازن کورە برا ڕۆ کورە هەمێشە چار پێشنتان هەیە. ئەوە مامۆستا عەلی بابیر بە ئاخیری عمری ژنەژی 20 ساڵی هینا بۆ چارەم چەندەم ئەوەیە کاچ خۆم. یعنی فکر ئەڵە دەبیتن ئەو سکسەی لەگەدابی ئەو هەموو ئابڕوچوونەی تێدا هەبیتن.